پیاوی ژمارە 2 سیاسەتی ئێران سندوقە ڕەشەکەی نهێنیەکانی دەسەڵاتی ئێران ئەمانە و چەندین نازناوی دیکەی هەیە. عەلی ئەکبەر هاشمی ڕەفسەنجانی یەکێک لە 5 دامەزرێنەرە سەرەکیەکەی کۆماری ئیسلامی ئێران بەر لە شۆڕشی 1970 و دوای شۆڕشیش نزیکترین کەس بووە لە ئایەتوڵا خومەینی. لە زۆربەی ڕووداوەکانی 40 ساڵی ڕابردوو ئێراندا یان بڕیاردەر بووە یان ڕۆڵی یەکلاکەرەوەی هەبووە. ڕەفسەنجانی لە ساڵی 1965دا لە دوای ڕووداوی تیرۆرکردنی حەسەن عەلی مەنسوور سەرۆکوەزیرانی ئەو کاتی ئێران ناوی کەوتە ناو ناوانەوە و بە تۆمەتی بەشداریکردن لە تیرۆرکردنی سەرۆکوەزیراندا دەستگیر کرا. لە دوای سەرکەوتنی شۆڕشی 1970 بە بڕیاری خومەینی بووە ئەندامی ئەنجومەنی شۆڕشی ئێران. لە یەکەم خولی پەرلەمانی ئێرانیشدا بووە سەرۆکی پەرلەمان. بەوتەی زۆربەی مێژوونووسانی ئێران ڕەفسەنجانی متمانە پێکراوترین کەس بووە لە لای خومەینی، هەر بۆ هۆیشەوە کاریگەری زۆری لەسەر بڕیارەکانی هەبووە. گرنگترین ڕووداوانەی کە بەوتەی مێژوونووسانی ئێران ڕەفسەنجانی ڕۆڵی سەرەکی تیاندا بینیوە بریتین لە: یەکەم، سندنەوەی متمانە و دوورخستنەوەی ئەبولحەسەنی بەنی سەدر یەکەمین سەرۆک کۆماری ئێران. دووەم، ڕۆڵی سەرەکی هەبووە لەوەی عەلی خامنەئی ببێتە سەرۆک کۆماری ئێران. سێەم، ڕۆڵی سەرەکی هەبوو لە درێژکردنەوەی شەڕی ئێران و عێراق دوای ئەوەی سەدام حوسێن لە ساڵی 1982دا ڕازی بوو بە ڕاگەاندنی ئاگربەس. چوارەم، لە هەشتاکاندا سەرۆکی ئەنجومەنی بەرگری ئێران بوو بۆ ئیدارەدانی شەڕی عێراق و شەڕ لە دژی هێزە کوردیەکان. پێنجەم، ڕۆڵی سەرەکی هەبووە لە قەدەغەکردن و پاکتاوکردن و دوورخستنەوەی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان بۆ دەرەوەی ئێران. شەشەم، پێچەوانەی جاری پێشوو لە ساڵی 1970دا ڕۆڵی سەرەکی هەبوو لە ڕازیکردنی خومەینی بۆ کۆتایی هێنان بە شەڕ لەگەڵ عێراقدا. ڕەفسەنجانی خۆی دەڵێت لە ساڵی 1970دا ئێران نە لە ڕووی چەک و تەقەمەنیەوە نە لە ڕووی بودجە و داراییشەوە توانای ئەوەی نەمابوو بۆ ماوەی 6 مانگی دیکە لە شەڕ بەردەوام بێت. حوتەم، لە ساڵی 1989دا ڕۆڵی سەرەکی وەگلاکەرەوەی هەبوو لەوەی عەلی خامنەئی ببێتە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران. هاشمی ڕەفسەنجانی لە ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت لای بەشێک لە ئێرانیەکان کەسێکی خۆشەویست نەبوو. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 1993دا ڕەفسەنجانی تەنیا لە پارێزگا کوردیەکاندا بە ڕکابەرەکانی دۆڕاند. حیزبە کوردیەکان و تەنانەت حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی دیکەی ئێران پێیانوایە ڕەفسەنجانی ڕۆڵی سەرەکی هەبووە لە سەرکوتکردنی ناڕەزاییە سیاسیەکانی ئێران لە هەشتاکان و 90ەکانی سەدەی ڕابردوودا. هەروەها ڕۆڵی سەرەکی هەبووە لە سێدارەدانی هەزاران زیندانی سیاسی کورد و ئێرانی لەو قۆناغەدا. تیرۆرکردنی زۆربەی سەرکردەکانی کورد لەوانە عەبدوڕەحمانی قاسم لەو سادقی شەرەفکەندی و کەسایەتیە سیاسیەکانی دیکەی ئێران لە سەردەمی سەرۆک کۆماری ئەودا ڕوێندا. حیزبە کوردیەکان ناوبراو بە پلاندا ڕێژەری تیرۆرەکان دەزانن. دادگا ئەڵمانیاش لە دۆسی ناسراو بە دۆسی میکۆنۆزدا ڕەفسەنجانی و عەلی خامنەئی بە تاوانبار و بڕاردەری سەرەکی تیرۆرکردنی سادقی شەرەفکەندی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ناساند. سەبارەت بە بزوتنەوەی کوردیش ڕەفسەنجانی هەڵوێستی توندی هەبووە. لە کتێبی بیرەوەریەکانی خۆیدا سەبارەت بە دانووسانەکانی نێوان حکوومەت و حیزبە کوردیەکان لە ساڵی 1970دا نووسیوێتی کوردەکان بە هیچ شتێک ڕازی نابن. ئەوان دەوڵەتێکی سربەخۆی نائیسلامیان دەبێت. با کەس پێیوانە بێت بە دانووسان کێشەکە چارەسەرە بێت. بێگومان تووشی شەڕەبین لەگەڵیاندا. هەروەها لە بیرەوەریەکانی خۆیدا ئاماژەی بە سزادانی هەندێک لە بەرپرسانی هێزی ئاسمانی ئێران کردووە کە ئامادە نەبوون کۆنفرانس و کۆنگرەی حیزبە کوردیەکان بۆردومان بکەن. جگە لەوانەش هەر لە بیرەوەریەکانی خۆیدا نووسیوێتی مەرجیان دانەوە بۆ یارمەتیدانی هێزە کوردیەکانی عێراق. مەرجەکەشەوە بووە کە دەبێت شەڕی هێزە کوردیەکانی ئێران بکەن. دوای کۆچی دوایی ڕەفسەنجانی لە ناو دامەزرێنەرانی کۆماری ئیسلامیدا تەنیا خامنەئی لە ژیاندا ماوە. بەوتەی هەندێک لە شارەزایانی سیاسەتی ئێرانیش لە ناو دەسەڵاتی ئێراندا ڕەفسەنجانی تەنیا کەسێک بووە دەیتوانێت ڕەخنە لە خامنەئی بگرێت. هەر بۆیە دوای مردنی خامنەئی هیچ بربەستێکی لە بەردەمدا نامێنێت.